سلام علیکم قوتابیانی خۆشەویست. لە ڤیدیۆ ئەمجارە دێن سەر شیکارکردنی پرسیارێکی تر کە ئەمساڵ لە تەمهیدی هاتەوە. پرسیارەکەمان دەڵێ لەم سیستەمە هێڵێ چ بدۆزەوە بەهای ئێکس بدۆزەوە. ئەمە لەو دۆزینەوەی بەهای ئێکس پێویستمان بە چێ؟ پێویستمان بە نرخی وای و زێتیە. لەو جۆرە پرسیارانە ئەمە ناتوانین بە ڕێگەی پاسادان شیکاری بکەین، بە مەجبوری دەبی چ بکەین؟ دەبی ڕێگەی شیکاریەکەی بەکار بێنین. ئەگەر دقت دەین تەمەشای پرسیارەکەی کە کامە هاوکێشە یەک گۆڕاوی تێدا بوو ڕاستەوخۆ سود لەو هاوکێشەی وەردەگرین. ئێستا گەر دقت دەی ئەوە کەمەکە ئالۆزە، ئەوە کەمەکە ئالۆزە، یعنی دوو گۆڕاوی تێدایە. ئەگەر دقت دەین لێرە تەنها زێتمان هەیە، یەک گۆڕاومان هەیە کەواتە ڕاستەوخۆ نرخی گۆڕاوەکەی دەدۆزینەوە. ئەڵێن چ سێ زێت یەکسانە بە چەند؟ یەکسانە بە سالب سێ. ڕاستەوخۆمان توانین نرخی زێتەکەی بدۆزینەوە، بەڵێ کەواتە هەردوو لای دابەشی سێ بکە، دابەش سێ دابش سێ. زێتمان یەکسانە بە چەند؟ یەکسانە بە سالب یەک. ئێستا من نرخی زێتەکەمان دۆزیەوە. بە واستەی ئەو نرخی زێتەین دێین چ دەکەین؟ ڕاستەوخۆ لەو هاوکێشەی دادەنینە. ئەگەر لێرە دادەین نرخی زێتەکەی ئەوە وایمان دەست دەکەوی، بەڵام ئەگەر بێت و زێتەکەی لێرە دانین نرخی ئێکسەکەمان دەست ناکەوی، چونکە مەوایشمان نەدۆزیتەوە. کەواتە ڕاستەوخۆ لەم هاوکێشەی دادەنین وای زایدەن دوو زێت یەکسانە بە سێ. وایمان دیار نییە، زایدەن دوو زێت. زێتەکەمان چەندە؟ زێتەکەمان سالبی یەکە. ڕاستەوخۆ لە شوێنی زێتەکەی سالبیشی دادەنین. یەکسانە بە چەند؟ یەکسانە بە سێ. وای موجب جاران سالب دەکاتەوە سالب، دوو جاران یەک دەکاتەوە دوو یەکسانە. سێکەی وەک خۆ دەنووسینەوە وای یەکسانە سێکە لە شوێنی خۆی سالب دوو پستە و لای دەبیتە موجب دوو. وای یەکسانە بە چەند؟ یەکسانە بە پێنج. ئەوە نرخی وایەکەشمان دۆزیەوە. پرسیارەکە دوو درێژنێ، بەڵام من هیچ چەنگاوێک ناپەڕینم لۆی تێبگەن. ئێستا ئەمە چمان دۆزیەوە؟ نرخی وایمان هەیە لەگەڵ نرخی زێت. دێ چ دەکەی؟ دێ ڕاستەوخۆ لە هاوکێشەی سێمەکە دادەنین. ڕاستەوخۆ ئەگەر هەر نرخی زێتەکەی دابنیم نرخی وایەکەش دابنیم ئێکسەکەی بە ئاسانی دەدۆزمەوە. ئێکس زایدەن دوو وای زایدەن زێت یەکسانە بە چەند؟ یەکسانە بە سێزدە. ئێکسەکە لە شوێنی خۆی چونکە دیارنی زایدەن دوو. لە شوێنی وایەکەی ئەمە چەندی دابدەین؟ لە شوێنی وایەکەی پێنجی دادەنیم چونکە دۆزیمەتەوە. زایدەن زێدەکەمان چەندە؟ زێدەکەمان سالب یەکە یەکسانە بە سێزدە. ئێکش لە شوێنی خۆی زایدەن دوو جاران پێنج دەکاتە چەند؟ دەکاتە دە. موجب جاران سالب دەکاتەوە سالب یەکەکەش دادەنینەوە. یەکسانە بە چەند؟ یەکسانە بە سێزدە. ئێکسەکە لە شوێنی خۆی دە ناقسە یەک دەکاتە چەند؟ موجب نۆ. یەکسانە بە چەند؟ یەکسانە بە سێزدە. ئەگەر نرخی ئێکسەکەی بدۆزینەوە، نرخی ئێکسەکەی بدۆزینەوە، ئێکسەکە لە شوێنی خۆی، یەکسانەکە لە شوێنی خۆی، سێزدەکە لە شوێنی خۆی، نۆکە بگوازینەوە بەری دەبدە چە؟ دەبدە سالب نۆ. ئێکس یەکسانە سێزدە ناقسە نۆ دەکاتە چەند؟ دەکاتە چوار. کەواتە ئێکسمان یەکسانە بە چوار دەبێتە وەڵامی ڕاست. کەواتە سیم دەبێتە وەڵامی ڕاست.